لەسەر ناوەڕۆکی ڕێکەوتنەکەی هەرێم و بەغدا لە ڕووی دارایی و ئابوووریەوە دەوترێ زۆر جار دەوترێ ئەم شەوی ڕابردوو یەکێک لە پەرلەمانتارە عەرەبەکان ینی باسی ئەوەی کرد وتی پێشتریش ئەم جۆرە ڕێکەوتنانە هەر کراوە و ئەم خاڵ و نوقتانە باس کراوە بەڵام ئایا تا چەندە پابەندە بین پێوە هەم بەغدا و هەم هەرێمی کوردستان ینی لەم جۆرە لێدوانانە دەدرێ هیواداری نەمانە نوقڵانەی شەڕ نەبن کە دەڵێن نوقڵانەی شەڕیانی خەڵک لانی کەم لە دوێنێەوە دڵی خۆشەکە ئەم 12 مانگەی بەبێ کێشە تێدەپەڕێەوە موچەکانی لە کاتی خۆیدا وەردەگرێ ئەنی هەندێک باز لەو خاڵانە دەکرێت کە لە ڕێکەوتنەکەی هەرێم و بەغدادا هەن و هەندێکیان مەترسی ناو دەبرێن بۆی کە هەر کاتێک ڕەنگە لایەنێک بیەوێت کە پابەند نەبێ پێوەی دەتوانێت هەرقەلە بۆ ڕێکەوتنەکە دروست بکە. گفتوگوۆیان بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق. دکتۆر سڵاوت لێ بێسپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی پرسی ڕۆژ سپاس دەکەم. دکتۆر لە ماوەی ڕابردوودا زۆر جار کە قسەمان کردووە لە گەرمەی کێشەکانە قسەمان کردووە لە گەرمەی ئەوەیە کە هەرێم و بەغدا پێک ناهاتن. ئێستا دوێنێ وەزیری دارایی هەرێمی کوردستان وتی ئەوە ڕێککەوتووین موچەی 12 مانگ مسۆگەرە. ئەبزانین ڕوانینی تۆ چییە؟ پێ دوایە موچەی 12 مانگەکە مسۆگەرە بە پێ ڕێککەوتنە ئەم جارە لوغم و بۆمبی تێدا نییە؟ سپاس کاکەڕانکۆ سڵاو ڕێزم لۆ جەناب تلۆ بینەرانی خۆشەویست. بە حەقەت ئەمن لەگە جەنابیشت پێشتر باسم کردیە لەگە هەموو قەنەواتەکان لە پار ساڵیشەوە کە سێ کێشە هەیە لەسەر مەسەلەی موچە. کێشەی یەکەم لیستەکانە کە دەبێت ئەو لیستانە ئامادە بکرێن بەو ژێرەی کە بەو شکلەی کە عێراق دەیەوێت. مشکلەی دووەم مشکلەی تەوتین بوو و مشکلەی سێم مشکلەی داهاتی ناوەخۆ بوو غەیری نەوتی. الحەمدوللا خلالی ئەو فترەی کە برادەران لە بەغدا بوون 4-5 ڕۆژ ماندوو بوون لەگەڵ و عێراقیەکانیش دەبێت سوپاسی وەزارەتی دارایی عێراقیش بکەین بالمقابلی هەر هەمویان کە بە یەکەوە توانیان وەکو یەک تیم ئیش بکەن وتوانیان مشکلەی یەکەم کە لیستە چارەسەری بکەن. ئێستا لیستەکان الحەمدوللا لێک کرایتەوە هەر وەکو گوێت لێبوو ئەوڕۆ بە 7 نووسراوی ڕسمی چونکە هەر نووسراوەک مرتەبتە بە لیستێک لەو لیستانەی کە تەحدید کرابوو 958 ملیار و شتێک الحەمدوللا ئەوڕۆ تەمویلی مانجیەکی موچەخۆرانی هەرێمی کوردستان کرا لە وەزارەتی دارایی هەرێم. ئەوە جانبی لیست کەواتە لیست مشکلەی نەمایە بەو شکلەیە ئەو لیستانە دەبنە ئستاندارد لۆ مانگەکانی تر. مشکلەی دووەم کە مشکلەی تەوتینە ئەویش تەبعاً تا حەدێک گفتوگۆی لەسەر کرایە لە بینی هەردوولا بەڵام چاوپۆشیەک هەیە لەلایەن عێراقەوە لەبەر ئەوەی هەژماری من هەیە هەژماری من نزیکە لە تەوتین وەکو یەکەن زۆر مشکلەی تێدانە ڕاستە عێراق دائیمەن ئەو مشکلەیە لەلایەکدا دەنێکەینێ بێ مشکلە دروست بکە باسی دەکاتەوە بەڵام ئەو فترەیە دیسان وەکو پار چۆن پارخۆی لێکڕ کرد چاوپۆشی کرد لە مەسەلەی تەوتین بێعتیبار هەژماری من هەیە ئەو لەو گفتوگویانش بە هەمان شکل تا ئەو لەحزەیە چاوپۆشی کرایە لەوەیان. گرفتی سێم بە حەقەت ئەمن چەند ڕۆژ پێش ئێستاش گوتم موچەی مانجی دوو ممکنێتە گەرەی تێبکەوی ئەگەر هاتوو ئەو ئەگەرەم دانابوو ئەگەر هاتوو نیوەی داهات نەگەڕێندرێتەوە بەغدا ئیتیفاقی لەسەر نەکرێت. خۆشبەختانە کاکەڕانکۆ ئەوەش ئیتیفاقی لەسەر کرا کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی پابند کردێ بەوەی کە نیوەی داهاتی نانەوتی مانگانە دەگەڕێنیتەوە بەغدا کەواتە تقریبەن دەتوانین بڵێن هەر سێ کێشە ڕئیسیەکان تەواو بوون کۆتایی هات لۆیە ئینشاءالله ساڵی 2025 تا ئەو لەحزەیە ئومێد وایە کە معاشەکان لە کاتی خۆی بێت و هیچ کێشەیەک تێنەکەویت. ئەگەر خوا نەخواستە هەر لایەکیان پابند نەبوو بەو ئیتیفاقی کە تەوقیعیان کردی ئەو کاتە کێشە دروست دەبی بەڵام بەتەکید کاتێککە هەردوو لا تەوقیع دەکەن لەسەر مزەکەرەیەکی تەفاهم بەتەکید هەردوولایەن پابند دەبن کێشە هەرسێ کێشەکە تقریبان چارەسەر بووە. باشە دکتۆر با نقڵانەی سەر لێ نین بەڵام هەر خەڵک بە گومانە لە پێشتریشدا زۆر جار ڕێکەوتن کراوە ڕێکەوتنی لەم شێوانە بەڵام پابند نەبوون یانی بۆ نموناگەر لەسەر نیوەی داهات کە حکوومەتی هەرێم دەیدات بە بەغدا مانگانە دەبێت نیوەی داهاتدا نیوەی داهاتەکە دیاری کراوە بڕەکەی چەندە یان مانگانە چەند بوو هەرێم دەڵێ بۆ نمونە ئەم مانگە 200 ملیار داهاتمە بووە 100 دەنێرێ
مانگی ئایندە 300 بۆ 150 دەنێرێ یان تهدید کراوە داهاتی مانگانەی هەرێمی کوردستان ئەوەندەیە و ئەبێ ئەوەندەی بنێرێ. تقريبا اتفاق كراية من بالضبط مبلغ كبلان 100 مليار زور ترى يعني دبا تصوري من لحدود ل 100 مليار زور ترى مانغانا اتفاق كراية لسر أوا طبعا جنابي شد زاني داهاتي ناوخو همو مانغو كو يكنيه يعني لمانغك لو مانغك غوران كاري بسر داده بلام اوان كاتي خوي حسابي معدله كيان كردبو كلا حدود 150 160 مليار مانغانا دكات بوكو معدل دیارە لەسەر شتێک ڕێککەوتینە لۆیە هەردوو لا گەشببینن بەوەی کە لەمە و دوا کێشە دروست ناوی پار ساڵ کە کێشە دروست دەبوو لەبەرەوەی ڕێک نەکەوتبوون کاکەڕان کۆ جەنابەت دەزانی حکوومەت یارێم تقریبان 4-5 مانگ ناردی ئەوەی تری نەنارد لۆیە کێشە دروست بوو لە کۆتایی ساڵ بەڵام ئەو ساڵ مادام لە بیدایەتەوە ئەو نیەت پاچیە لە هەردوو لا هەیە کە نیوەی داهات دەگەڕێتەوە بەغدا بەو شێوەیە کە اتفاقیان لەسەری کردیا کەواتە ئینشاءالله کێشە دروست نابێت. باشە کەواتە ئێستا ئومێدێکی کە کێشە دروست نەبێت بەڵام ئەشکرێ ڕێکەوتنەکە بە شێوەیە کە هەر کاتەم هەرێم بیەوێ دەتوانێت هەنگایە بێتە دواوە و ئەم بەغداش دەتوانێت هەنگایەک بێتە دواوە. پێ دوایە دۆخەکە لەبارە بۆی ڕێکەوتنەکەەوە خۆی جێبەجێبێ بە تایبەت هەڵبژاردنمان لە پێشە. بەتەسەوەری من ئەگەر نیوەی داهات ینی تەنها لە مەسەلەی داهات ئەگەر کێشە دروست نەبی لە بینی هەردوولا نەخێر ئیشەکە دەڕوات ینی موچەکان لە کاتی خۆی دێت دەبینیتەوە لە مەسلەی نیوەی داهات خوانەخواستا ئەگەر کێشەی لەسەر دروست بوو لەسەر مەبلەغ یان کەمکردنەوە و زیادکردن ئەوە کێشەیەکی بچووکە بە کێشەیەکی گەورە نییە ئینشاءالله بەتەسەوری من بەڵێ دەڕوات چونکە پێشتر ئەو ئیتیفاقە نەبووە لە بینی هەردوولا جەنابەت دەزانی ئەو ئیتیفاقە نەکرای لە بینی هەردوولا لەسەر مزەکەرەیەکی تەفاهم لەسەر ئیتیفاقێک تەوقیعیان نەکردبوو ئێستا تەوقیعیان کردیە لەسەر ئیتیفاقەکەی کە کرایە بەو شکلەیە لۆیە بەتەسەوری من ئیشەکە دەڕوات بەڵام ئیتر عێراق و هەموو شتیش دەبی ڕۆژێک لە ڕۆژان تەگەرەیەکی تر دروست ببی مشکلەیەک بێتە پێش ینی ئیتر بەڵام 90% دەبێت ئێمە متەفائل بین کە 90% بەڵێ کێشەکان چارەسەر کراون کە ئینشاءالله لەو مەسەلەی موچە بزات کێشە دروست نابی لە ساڵی 2025. باشە دکتۆر هەرێمی کوردستان سەرپشت کراوە لەوەی نیوەی داهاتەکەی تر کامێنێتەوە بۆ حکومەتداری و بۆ کێشەی ناوخۆ بۆ خزمەتگوزاری و بابەتانە بەکاری بێنێ نیوەکەی تر ینی جەنابەت دەزانی داهاتی ناوەخۆ چەندە نیوەی دەگەڕێتەوە بەغدا نیوەکەی تر لۆ حکومەتداری خۆی بەکاری دەینیت. باشە دکتۆر لە مەسلەی نەوتە نەودی ترە بێ لە ڕێگەی بۆریەوە دەڕوا و دەبێت سۆمۆ بە بازارکردنەکەی بۆ دەکا ینی پێ دوایە هەرێم لەمەدا قازانج دەکا ئێستا دەزانین بە تەنکەر دەفرۆشێ وەکو دەڵێن ئێستا دەبێت لە ڕێی بۆریەوە بیفرۆشێ و ئیتر سۆمۆ بە بازارکردنەکەی بۆکاو. کاکەڕانکۆ ئەزانی ئەو مۆزوعێکی شائیکە حقیقەتەن ئینسان ناتوانێت و بە یەک لەحزە باسی هەموو ئەوەکەی بکەی بەڵام من لۆت باسی ئیجابیات و وەسەلبیاتی دەکەم. طبعا مەسلەی فرۆشتنی نەوت لەلایەن سۆمۆوە مەسلەیەکە کە دادگایەکی نێودەوڵەتی دیارە قەراری لەسەر ئەوەدا کە دەبێت حکوومەتی عێراق بە جۆرەی مادەی 110 لە دەستور دەبێت حکوومەتی عێراق خۆی ئەو نەوت بفرۆشیت لەبەرەوەی تجارەتی خارجی مرتبطە بە حکوومەی فدرال يعني حصرا ئەنجا بە حقیقت کاکەڕانکۆ لێرە دوو شت هەیە ئەگەر خۆمان بمانتوانایە نەوتی خۆمان بفرۆشین وەکو جاران بە تەسەوری من ئەوە زیاتر لە قازانجی هەرێم بوو لەبەر ئەوەی هەندێک کێشە لە ناو بودجە هەیە کە ئێستا دێمە سەری لۆ جەنابەت شەرحەکە بەڵام ئیتر ئێمە ئەو خیارەمان نییە هیچ خیارێکی ترمان نییە غەیری تەسلیمکردنی نەوت کەواتە لە مەسەلەی تەسلیمکردنی نەوت بەو جۆرە ئیتیفاقی کە کرا لە پەرلەمان ئەو مسوەدەی کە ڕۆیشت ئەو سێ خاڵە ڕئیسەکانی کە تێدا بوو هەموو لایەنەکان قازانجیانە حکوومەتی عێراق قازانجێتی چونکە ئەگەر معدل 400,000 بەرمیل بڕوات طبعا لە بیدایەت جەنابەت دەزانی 400,000 بەرمیل ممکن نییە تەسلیم بکرێت لەبەر ئەوەی کۆمپانیەکانی نەوتەوانەی لە هەرێمی کوردستانیش دەکەن
لا صالك تقريبا سن مانج دمانج يعني تقريبا انتاجيان كم كرديتوا لو باساني ناتوان بقنوا انتاج كي زاران لو ايش دويني تماشي كبريز وزيري نوتي عراق وتي اما نالين 400,000 بلاندلين على الاقل دبي 600,000 روجانه جاري تسليم بكريتها انتاج دقريته ودوخي زاراني لويان حكومة العراق بحدود 800 مليار دينار دولار عفوا مانغانا داهاتي زياد دكات بالمقابل هرمي كردستانيش قازانز دكات لبلوي حكومة هرمي كردستان او كاتا مستفيد دبي لكوي بود زكاه واتلا بود زي تشغيلي بموتسوا ولا بود زي استثماري ولا بود زي باربيداني بارزغا كان ولا بترو دولار اوش طبعا جانبك كحكومة هرم قازانز استعداد دكات شركاتی نوتی قازانز دەکەن لەبەرەوەی تا ئێستا بەڕاستی کولفەی خۆیان زۆر کەم کردبووە و وەزعیان باش نەبوو واگەر ئەو ئیتیفاقە نەکرایە بەڕاستی پێت بڵێم ڕاستە زۆربەی شەریکات ڕۆیشتینە بەڵام ئەوەی کەما بوو ممکنە ئەوانیش بڕۆن لە دەستمان بەس ئەوانیش ئێستا قازانز دەکەن چونکە دەتوانن بگەڕێنەوە سەر دۆخی جارانی خۆیان تا ئەو کاتەی تەبان شەریکەیەکی استیشاری دێت تحدیدی قیمەتی کولفەی نەفت و کولفەی نەقل دەکات انجا او هرسي جانبكيا وجانبك باشا لو هرسيلا بلام اگر بين سر جانبا بابلين سلبيه كان خوانا خواستا اواني كتقرنا لبيش او اتفاقا تقري كم لخدي اتفاق كيا چونك اوان راستا نوسيتيان كومبانيا يقدي تحديدي نوت درهناني نوتو كلفي نقل ذكات لو هر حق لك لحق لكاني هريمي كردستان بزياه انجا اگر اول 16 دلار زور تربو مشكله ليريه او نسيت يعني متفقين بلام او اتفاقات تزاني جنابت حتى سر ناروات ممكن مع استا زور بي هر زوري لان كان عراق ب 16 دولار كرازينينا ويستاد يعني طعن بكن لمحكمه اتحاديه باعتبار نصابته او نبو او قرار تمرير كده انجا اگر ل 16 زور تربو او كاتا ممكن حكومه العراق قبولي نكات وجنابيش دزاني هر اتفاقك قال لانك بابن نبو بي لانك يتريش بي طبعا هل دورشتو اگر ممكنه مشكله دروز ببي اگر خوانا خواستا ل 16 دولار كم تربو او وقتها ممكنه كومبانيا كاني نوت كلا هرم ايش دكن بي رازي نبن ديسان اتفاقك تقريتك كواتا دبي ان شاء الله دسمان لسر دلمان بيتا او كاتيك شركي استشارية كدت تحديد سعر نهائي دكات او كاتا كلفي نهائي ان شاء الله هردو لا متفق دبل لسري ونابي تشيشا زور برا دوام فرمو دكتور طايكا بله چه شيء دوام لقانوني موازنه قانوني موازنه بحقت اما دو گرفت مان تيداهيا گرفت كان باسي ناكم بس اشارتي لو دكم ماده 12 ثانيا الف نايب باسي بكم بلام گرفتی دوام ماده 13 اولا الف سيركا اتو ماده 12 تعديل كرد يا كاكرانكو كماده 12 تعديل كرد اما مشكله ما لقل بغداد سرتب ولا بروي بغداد تعديل دوام وتيك دبي باري بابل نوتي مصدر وغازو ومشتقات نوت تسليم بكريت اما طبعا وكو حكومه هرمي كردستان اعتراضي كروتي اما لسر نوت ريكوتينا بانوتك تعديل بكين قرانا وسر نوتك بلام اوان لما دي سيزدا اولا الف هندي شتيان داخل كرديا هندي لغميان داخل كرديا كديسان اوانا ممكن هر لحظه بيتقي انه وحكومه هرمي كردستان بيرازي نابد بالتاكيد بلام مادك موجوده سير او ماده تعديل نكرايا ماده كتدلت كاكارانكو ماده كدلت دبيتو نرخي همو او نوتانه تسليم بكي تنوتي مصدر كسوبو دي فروشي تو باركي ديتوا تا او نوتي كلا داخل بكاري دهني تبع شيء يعني او تشيشكيا بزانه او بو تشيشا چونك ماده 12 بس باسي نوتي مصدر دكات 400,000 برميلكا ماده 13 دلي نخير دبي باري او نوتي كلا داخليش بكاري ديني تسليمي بكي انزا دواتر هاتيه دليتي دلي حساب وزاره ماليه العراق حسابك ذكاته ولا بنكي مركزي ودبي باري همو نوتي مصدر واتا او نوتي كدنريت دروا ونوتي كلاجور لداخل بكارديت ومشتقاته تماشي حتى مشتقات كيلي داخل كرديا
کە ئێمە اعتراضمان لەسەری هەبوو لە مادەی 12 بەڵام لە مادەی 13 خۆی ئۆتۆماتیکیان موجودە ئەزانی ئەبێ هەموو ئەوانە تەسلیم بکرێن ئەجا ئەوە بە تەسەووری من ئەگەر عێراق مادەی 13 تەفعیل بکاوە بە تەسەووری من تەفعیلیشی دەکەن چونکە قانونی موازنەیە هەمووی بە یەکەوەیە دیسان کێشە لە بینی هەردوو لا دروست دەبی چونکە ممکن نییە تو نەوتی محلی کە بەکاردێنی و مشتقاتی نەوتیش پارەکەی هەموو بدەیە عێراق ممکنە ئەوە ببیتە کێشە لە مستەقبل ئومێدمان زۆرە کە ئینشاءالله جهودی سیاسی هەبی ئەو مادەیە تەجمید بکرێت لەلایەن حکوومەتەوە وەرەو زەحمەتە بەڵام بەڵکە لە ناحی سیاسی مادەی 13 ئەوەلەن ئەلف بەو شکلە کاری پێ نەکرێ ئەگەر خوانە خواستاویستیان کاری پێ بکەن بە تەسەووری من کێشە دروست دەبیتەوە لە بینی هەردوولا زۆر بەڕێز دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشوی وەزارەت دارایی عێراق سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ ڕوونکردنەوە وردەکانیشت بە هیوایەوەی کە مادەی 13 بڕگەی ئەلیف وەکو تۆ تێ تەفعیلی نەکەن و حکومەتی عێراق بیر لەوە نەکاتەوە جارێ و خەڵک جارێ لەگەڵ ئەم 12 موچەیە کە بەڵێنی پێدراوە لە کاتی خۆیدا بێت دڵی خۆش بێ و تۆزە ژیانی خۆی ڕێک بخاتەوە.